لە شاری سلێمانی و لە مۆزەخانی ئەم نەسوورەکە گەلەریەکی تایبەت بە ناوی پێشانگای ئەزموونە دێرینەکانەوە بەڕێوە دەچێت. ئەم پێشانگایە چەندین کاری هونەری هونەرمەندە بەناوبانگە جیهانیەکان و عێراقیەکانی لەخۆ گرتووە کە دەگمەنن و بە ئاسانی دەست پێیان ناگا. لێرەدا تابلۆی هەریەک لە پابلۆ پیکاسۆ، سلڤادۆر دالی، ماتیس، سیزان و چەندانی تر دەبینرێن. هذا المعرض هو الخطوة الثانية من الجاليري الجوال. ئەم پیشانگایە قۆناغی دووەمە لە گەلەری گەڕۆک، جاری یەکەم لە بەسڕە بوو، ئێستاش لە سلێمانیە. بیرۆکەکە ئەوەیە کە چۆن هونەری عێراقی لە شوێنێکدا دەگاتەوە یەک، واتە مەبەست ئەوەیە دەڕۆیت بۆ ئەوەی بگەیت بەو بەیەگەیشتن لەگەڵ هەوادارانی هونەردا. هەندێک لە هەوادارانی هونەر ناتوانن بگەن بە هەندێک شوێنی وەک کەربەلا. جاکردنەوەی ئەم پێشانگایە لەگەڵ پێشانگاکانی کەیە ئەوەیە تۆ سێ جۆر کارت داناوە. کارەکان بڵێن بەشێکیان هی هونەرمەندانی جیهانیە، بەشێکی هی ئەو هونەرمەندانی عێراقن کە توانیانە بناغەی هونەری شێوەکاری لە عێراق دروست بکەن. لامان کاتە هەڵبژاردەیەکی 8 کەسی لە هونەرمەندەکانی شاری سلێمانی بەشداریان کردەوە. بەکۆ ئەتوانین بڵێن پێشانگایەکی بێوێنە و تایبەتە کە تا ئێستا پێشانگای وا نەکراوەتەوە. خاوەنی گەلەریەکە دەڵێت ئەو هەوڵی داوە لە ڕێیهێنانی ئەم گەلەریەوە بۆ شاری سلێمانی خزمەت بە هەوادارانی هونەر بکات بە حکمی ئەوەی هەموو کەسێک ناتوانێت سەفەر بکات و تابلۆکان لە شوێنی تردا ببینێت. أنا أعتقد إنه هذه الأعمال ممكن تشكل رصيد جمالي. وەک خۆم پێم وایە پیشانگایە دەتوانێت جوانێک بخاتە سەر ئەو جوانەی کە لە شاری سلێمانیدا هەیە. هەروە جۆرێک لە پەیوەندی دروست دەکات و کۆمەڵێک پرسیاری گەورە دەخڵقێنێت بە یەگەشتنێکی جوانیشە لە نێوان هونەرمەندانی جیهان و کوردستاندا. پێشانگای ئەزموونە دێرینەکان بە وتەی میوانانی گەلەریەکە پێشانگایەکی دەگمەنە کە شاری سلێمانی بەخۆیەوە بینی بێتی و لە یەک کات و یەک چالاکیدا بەرهەمی هونەرمەندانی جیهانی و عێراقی و کورد تێکەڵ بکرێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.